دور مجاري دي قلت بيجي كده قال بريس نزار حيدر ربابري سنتري راقانتنا عراقي لواشنطن يكين بريس نزار تبخيرات شبو كردستان بيستوشار ده نهادا او كشهواي نها عراق دا درباز دبيتن بيوستيا عراقي بفمان يانجي نمانا هزن هف بيماني هيا نعم شكرا جزيلا. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە شەوی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت. بەر لە هەموو شتێک وەڵامدانەوەی ئەم پرسیارە پەیوەستە بەر لە هەموو شتێک بە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بە دیاریکراوی، چونکە ئەو بەرپرسی جێبەجێکردنی سیاسەتی عێراقە وەکو دەوڵەت لەم بوارانەدا، بۆیە هەر ئەویش دوجار بەرپرسە لە ڕاگەیاندنی پێویستی و نەبوونی پێویستی عێراق بە مانەوەی هێزە بیانیەکان و هێزەکانی ئەمریکا لەسەر خاکی عێراق، چونکە ئەم پرسە لە دیوێک پەیوەندی بە پرسی ئەمنی و سەربازی وڵاتەوە هەیە، بەڵام لە هەمان کاتدا شتێکی دیکەشێ پێویستە لە بەرچاومان بێت. من وای دەبینم حکوومەتی عێراقی تاکو ئێستاش لەو بڕوایەدایە و وا دەزانێت کە عێراق پێویستی بە هێزە بیانیەکانە، چونکە لە ئۆگەستی ڕابردوو واتە نزیکەی 9 ڕۆژ پێش ئێستا شاندێکی باڵا لە عێراق بە سەرۆکایەتی بەڕێز قاسم عەرەزی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراقی سەردانی برۆکسلیان کرد و لەوێ لەگەڵ هاوپەیمانی ناتۆ کۆبوونەوە. نووسینگەی ڕاگەاندنی بەڕێز قاسم عەرەزی ڕاگەنراوێکیان بڵاو کردوێتەوە و باسییان لەو کۆبوونەوەیە کردو و بەدەق باسییان لەوە کردووە دەڵێن کە لەو کۆبوونەوەیەدا باسمان لە ڕێکار و میکانیزمەکانی بەهێزکردنی پەیوەندیەکانی ناتۆ عێراق کرد، لە نێویشیاندا بەردەوامیدان بە بنیادنانی توانای هێزەکانی عێراق و چەند پرسێکی دیکەی پەیوەست بە ئاسایشی سنوورەکان و ڕوبەڕووبوونەوەی ماددە هۆشبەرەکان و دۆسیەی کەمپی هۆڵی سووری. ئەمە چ واتایەکی هەیە؟ ئەمە واتای ئەوەیە کە بەڕێز ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق ڕای لەسەر ئەم بابەتەیە، بۆیە کەواتە دەتوانین بڵێن حکوومەتی عێراقیش هەمان ڕای هەیە کە هێشتا پێویستیان بە هێزە بیانیەکانە لە عێراق یارمەتی دەریان بن. بۆچی گوتارێکی یەکگرتوو لە بەغدا دروست نابێ؟ ینی بەشێکی زۆری لایەنەکان پێیان وایە بمێنەوە، بەشێکیان پێیان وایە کە نابێ هێزەکانی ئەمریکا بمێنێتەوە. بۆ ئەم گوتارە یەکگرتووە دروست نابێت لە کاتێکدا حکوومەتی عێراق ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق پێی وایە کە بوونی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراقدا پێویستە، زەڕورە، ئەبێ هەبێت لە ماوەی ڕابردوودا ئۆپراسیۆنیان کردووە. بەر لە هەموو شتێک من بەڕاستی دەمەوێت بڵێم کە بەڕێز قاسم عەرەزی بەتەنیا نییە کە ئەم شتەی دەوێت، چونکە ئەم ڕاگەیەندراوەی کە 2 هەفتە بەر لە ئێستا دەرکراوە لە فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا، ئەمانش گوتیانە کە عێراق لە ماوەی 6 مانگی یەکەمی ئەم ساڵ نزیکەی 137 ئۆپەراسیۆنی هاوبەش لە نێوان هاوپەیمانی نێودەوڵەتی و عێراق کراوە، کەواتە ئەگەر ئەو ڕێژەیە وەربگرین دەتوانین بڵێین کە عێراق و ئەمریکا چەندین ئۆپەراسیۆنی هاوبەشیان لەو ماوەکەمەدا بەیەکەوە ئەنجامداوە بە دیاریکراویش لەگەڵ ئەمریکا. ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی عێراق پێویستی بەو هێزانەیە، ئەگەرنا ئەم هەموو ڕێژە و ئەم زۆری ئۆپەراسیۆنە هاوبەشەی نێوان ئەمریکا و عێراقی لە پایچیە لە نێو خاکی عێراقیشدا. ئەوەی کە پەیوەستیشە بە کۆڕۆکی پرسیارەکەەوە ئێمە چاک دەزانین و لەوە شتێ دەگەین بەڕاستی بوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق یەکێکە لەو دۆسیانەی کە بازرگانی پێوە دەکرێت، بە دیاریکراویش هەندێک لایەنی سیاسی لە بەغدا بازرگانی پێوە دەکەن، بۆیە هەر کاتێک کە ڕووبەرەکانیان لێ بەرتەسک دەبێتەوە و بەرەو هەڵبژاردن دەستنووە بەرژەوەندی حزبیان دێتە پێشەوە، پەنا بۆ ئەم بابەتە دەبن و دەڵێن ئێمە دەمانەوێت هێزە بیانیەکان لە عێراق بچنە دەرەوە و باستەوە دەکەن کە ئەوان دەیانەوێت سەروەری عێراق بپارێزن و چەندین شتی دیکە، لە کاتێکدا ئێمە هەمومان دەزانین کە تەواوی ئەو هێزە سیاسیانە وەکو ئەوەی بوون. من دەمەوێت ئەم قسەیم تەواو بکەم، ئەوان
تاکو ئێستاش بەشێکن لە حکوومەتی مالیکی ئەو حکوومەتەی کە بۆ خۆی ئەمریکای هێنایەوە عراق و لە ساڵی 2014 هەمویان ڕێککەوتن لەسەرەوەی ئەمریکا بێتەوە عراق کەواتە هەموو ئەمانە خۆیان بڕیاری گەڕانەوەی هێزەکانی ئەمریکای بۆ عراق داوە لە ساڵی 2014 حکوومەتی مالیکی بە پارێزبەندی تەواو و لە ڕێگەی پێدانی ویزای هاتنەناوەی دیبلۆماسی. زۆر باشە لانێ سیاسی لە عێراقێ خۆی یەکاری نەکریە بەشەکەوان بزەرور و پیوەست دەزانن بەشەکەوانژی دەبێژن دەوێتن هێزن بیانی دناو عێراقیدا دەرکەون پرسیار ئەڤەیە ئایا لە گۆری دیفچوونێن هەوە لە گۆری شوباندنێن هەوەش بۆ عێراقێ ئەو عێراقانەها هەی هەمان ئەو عێراقە یا ساڵە 2014 وەکە هێز وەکە لەشکر یانژی عێراقەکە دیکەیە. لا بالتأكيد يعني هناك تطور بەدڵنیایی و پێشڤەچوونێک هەیە لە توانای هێزەکانی عراق و لە توانای هێزە ئەمنیەکان و سەربازیەکان ئەمە شتێک نییە کێشەی لەسەر بێت چونکەم هێزانە بمانەوێت یاخودنا ئەزمونێکی باشیان پەیدا کردووە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا بەڵام من جارێکی دیکە دەگەڵێمەوە سەر ئەو خاڵەی بڕیاری ڕۆیشتنی ئەو هێزانە پرسێکە تەنیا پەیوەندی بە فەرماندەی گشتی هێزە سەکدارەکانەوە هەیە دەبێت ئەو بڕیار بدات ئاخۆ عێراق پێویستی بەمانەوەی ئەو هێزانە هەیە یاخۆت پێویستی پێ نییە دەبێت ئەو بڕیار بدات ئایا بمێنەوە یاخود نەمێنەوە ئەمە پرسێکە پرسێکی دیکەش هەیە ئەمڕۆ بە دیاریکراوی ئەو هێزە سیاسیانەی لە حکوومەتی عراقدان کە باسی ئەوە دەکەن ویستیان لەسەر چوونەدەرەوەی هێزە بیانەکانە لە عراق مەگەر ئەمان بۆ خۆیان بەشێک لە حکوومەتی سوودانی نین ئایکەواتە ئەگەر بەشێکن لە حکوومەتی سوودانی بۆچی داوا لە سەرۆک وەزیرانی عراق ناکەن کە ئەوان هاوبەشی ئەون و هاوبەشی پرۆگرامی حکومی سوودانین و لە پەرلەمان و لە ئەنجومەنی وەزیران هاوبەشن بۆچی داوا لە سوودانی ناکەن بڕیار بدات وەکو حکوومەت لە کۆبنەوەکانی حکوومەت لە یەکێک لە کۆبنەوەکان بڕیار لەسەر ئەوە بدات کە دەنگ بە داواکردنی چوونەدەرەوەی هێزە بیانیەکان بدەن لە عراق بۆچی شتێکی لەم زۆرە ناکەن بۆچی هەمیشە لە میدیاکان قسە دەکەن و بە فەرمی هەڵوێستێکیان نییە بۆچی تەنیا قسەی تەلەڤیزیۆنەکانە و ناتن لە پەرلەمان باسی بکەن بۆچی لە حکوومەت قسە ناکەن مەگەر ئەمانە بۆ خۆیان دامەزراوەی فەرمی دەوڵەتیان نییە و بەشێک نین لەو دامەزراوەیە مەگەر ئەوان بۆ خۆیان هاوبەش نین لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان لە وەزارەتی بەرگری لە وەزارەتی ناوخۆی عراق و لە ئاسایشی نیشتیمانی و لە ڕاوێژکارێتی ئاسایشی نیشتیمانی هەموو ئەم هێزە سیاسیانە بەشێکن لە حکوومەت و هاوبەشیشن لە دامەزراوە فەرمیەکانی حکوومەت. ڕوویەکی تری چوونە دەرەوەی هێزەکانی یاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق ڕۆ سیاسیەکەیەتی ئەمە کەمترین سەرنجی خراوەتە سەر پێ دوایە بە چوونە دەرەوەی هێزەکانی یاوپەیمانی نێودەوڵەتی عێراق لە ڕووی سیاسی و بەرەوکوێ ڕوە. بەدڵنیاییەوە ئەمە دیوێکی سیاسی هەیە و ئەم جۆرە داواکاریانە و ئەم ویستانە لە بنەرەتەوە ڕەهەندێکی سیاسیان هەیە چونکە تا ئەو کاتەی نەبن بە ویستێکی فەرمی ویستێکی ڕوون و ئاشکرا لە ڕێگەی یادداشتێکی ڕاگەیەندراو لەلایەن حکوومەتی عراقیەوە دە حکوومەتی عراقی خۆی پێشکەشی حکوومەتی ئەمریکای بکات ئەمانە تەنیا لە چوارچەوەی ویستی سیاسی دەمێننەوە و قسەکە قسەیەکی سیاسیە و پەیوەندی بە با بڵێن میدیاوە هەیە بەڵام ئەگەر بێت و دەوڵەتی عێراق و دویستی و داوای لە هاوپەیمانی نێودەوڵەتی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کرد کە عێراق جێبێن و لە عێراق بچنە دەرەوە وەکو هێزی چەکدار بوونیان نەمێنێت یاخود وەکو ئەندامی چەکدار بوونیان نەمێنێت بەدڵنیاییەوە ئەمە زیانێکی زۆر بە بارودۆخی سیاسی عێراق دەگەێنێت بۆیە تێبینی ئەوە دەکەین کە بەڕێز محەممەد شیع سوودانی کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە تا ئێستاش دوودڵە لەوەی بە فەرمی داوا لە ئەمریکا بکات یاخود داوا لە هاوپەیمانی نێودەوڵەتی بکات لە عێراق بکشێنەوە پێچەوانەی ئەوەی کە لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان ڕوویدا سوودانی بەڕاشکاوی داوای کرد یادداشتێک و پەیامێکی فەرمی پێشکەشی نەتەوە یەکگرتووەکان کرد و
لەو پەیامەدا داوای لەوان کرد کە کۆتایی بەکاری خۆیان لە عراق بهێنن و نوێنەرایەتی نەتەوەیە گرتوەکان لە عراق کۆتایی بە ئەرکەکەی بێنێت کەواتە بۆچی شتێکی لەم شێوەیە لەگەڵ ئەمریکا ڕوونادات لەگەڵ هاوپەیمان نێودەوڵەتی لەسەر ئاستی ئەمنی و سیاسی کەواتە سوودانیش بۆ خۆی دوودڵە حکوومەتیش دوودڵە لەم پرسە و هێزە سیاسەکانیش بە هەمان شێوە. بەڕێز نزار حەیدەر بەڕێوەبەری سەنتەری ڕاگەاندنی عراقی لە واشنگتن سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن.